راپۆرتێکمان ئامادە کردووە بۆتان کە لەسەر یەکێک لە گروپە چالاکەکانە کە ئەویش گروپی لۆڕە کە ئەمساڵ یادی 14 ساڵی دامەزراندنی گروپەکانەکەنەوە بگومان لە شاری سلێمانی و بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە هونەرمەندان و میوزیسیانان و کەسانی هونەردۆست توانیان یادی 14 ساڵی دامەزراندنی گروپی لۆڕ بکەنەوە. بگومان لە مەراسیمەکەدا زۆرێک لە کەسایەتیە دیارەکان بەشداریان کردبوو ئامادەبوون کە بە دروشمی پاراستن و واگەشە پێدان و داهێنان ئەم گروپە یادی 14 ساڵی دامەزراندنی کردوێتەوە. بگومان گروپی لۆڕ یەکێکە لە گروپە چالاکەکان کە لە ساڵی 2010 دامەزراوە و هەروەها خاوەنی 14 ئەلبومە و زیاتر لە 60 ڤیدیۆ کلیپ و تا ئێستاش زیاتر لە 50 کۆنسێرتیشیان ساز کردووە. لە مەراسیمێکدا لە شاری سلێمانی بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە هونەرمەندان و کەسایەتە دیارەکان بە دروشمی پاراستن گەشەپێدان داهێنان گروپی موزیکی لۆڕ یادی 14 ساڵی دامەزراندنی کردەوە. ساڵی 2008 کۆمەڵێکی خەڵکی کۆمەڵایەتی، کۆمەڵێکی هونەرمەند و کۆمەڵێکی ئاکادمیست لە هەرێمی کوردستان بڕیارماندا سەنتەرێکی ڕۆشنبیری فکری لەگەڵ کۆمەڵایەتی لەگەڵ هونەری بۆ لۆڕ، چونکە کۆمەڵێکی زۆر لۆڕ هەیە لە هەرێمی کوردستان و مەبەستی ئەساسیمان لەوە بوو هەم بتوانن ڕایەڵەیەک دروستکەی لە نێوانی لۆڕی باشوور و لڕی ڕۆژهەڵات و جگەل لەوەش بڵێن وا بکەین کە ئەو لوڕانەی کە لەم ناوچانان لە باشوور بتوانن هەندێک ئەنجومەنی کۆمەڵایەتیان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. جگەل لەوەش هەوڵدەین کەسایەتی ناودارەکانی هونەرمەند بێ، کەسی سەروازی بێ، پێشمەرگەیی بێ، کەسێکی لە حکومڕانی ئیشی کرده بێ و لەگەڵ هونەری لۆڕ بپارێزین و بڵێن گەشەی پێ بدەین. لەبەرەوە ئەم سنتەرەکەمان دامەزراند هەم گروپەکە و ئەمە 14 ساڵە ئێمە لە هەموو ئەو بوارانە خەریکی ئیشکارکردین و طبعاً لە کۆتاییشدا زۆر زۆر سوپاسی ئەو کەسایەتیانە ئەکەین و ئەو دام و دەستگایانە ئەکەین کە لە هەموو بوارەکان لە بواری پێشکەشکردنی هاوکاری بۆ بابەتەکانی فستیڤاڵەکە و بۆ یادەکە و جگەل لەوەش بۆ مەسەلەی گواستنەوەی کە کورسات بە سوپاسەوە ئەرکی گواستنەوەی یادەکەیان لاستۆگرتووە. لە مەراسیمەکەدا وێڕای پێشکەشکردنی وتاری تایبەت بە کار و چالاکیە هونەریەکانی گروپەکە لە ماوەی 14 ساڵەی دامەزراندنیدا و ڕێزدەنانی کەسایەتە دیارەکانی بواری نووسینی کتێبی موزیکی ئەوکات نوێترین ئەلبومی گروپەکەش بە ناوی گۆڵچینی ئاواز پێشکەش بە ئامادەبوان کرا. رخساری دیت برچاوه کلکم نما و رفیقا برگی کستی و ناگرم دلم لمو باریک ترا بخم و خریکم را. جیاواز لە کارەکانی پێشویان گروپی موزیکی لۆڕ لەم یادەیاندا بە هاوڕێتی هونەرمەندی ڕۆژهەڵاتی کوردستان ئازیتا ئیبراهیمی بە شێوازی پۆپ سونەتی چەند بەرهەمێکیان پێشکەش بە ئامادەبوان کرد. گروپی موزیکی لۆڕۆک و هەمیشە ساڵانە لە ساڵیادی دامەزراندنمانە کۆمەڵە چالاکی پێشکەش بە هەوادارەکانمانەکەین و هەمووکو یادخستنەوەیەکیش بۆی کە هەمیشە گروپی موزیکی لۆڕ لە هەموو بارودۆخەکان بەردەوامە لە چالاکیەکان بە بێوەستان
ئەم ساڵیش لە یادی چواردە ساڵی دامەزراندنمانە کۆمەڵە چالاکیمان ئامادە کردووە لە چوارچێوەی ئەوەدا ئەلبومێکمان هەیە کە ساڵانە وەکو هەموو کات ئەلبومێکی گۆرانیمان ئامادەیە کە پێکاتوە لە هەشتراک ئەمڕۆ پێشکەش بە جەماوەرەکەمانیەکەین پێشکەش بە میوانەکانیەکەین زائیدەن کۆمەڵێک ڕێزلێنانی تایبەت بە هونەرمەندان بە هونەردۆستان ئەوانەی کە چالاکمان لەم ساڵات چالاکیان هەبوویت لە بواری نووسین بێت یاخود چالاکی هوەری بەشێکی تری چالاکیەکانمان ئەوەیە کە کۆنسرتێکی شەشگۆرانیمان ئامادەیە خاتونێکی ڕۆژهەڵاتی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بانگێشمان کردووە بە ناوی ئەزیتا ئیبراهیمی 6 بەرهەممان بۆ ئامادە کردووە کەمێک جیاوازیمان لە ستایلی موزیکەکەمانە کردووە ئەم ساڵ کە ساڵانی تر سونەتی کارمانە کرد ئەم ساڵ با بڵێن تقریبان پاپ سونەتی ینی باندێکی غەربی لەگە باندێکی شەرقیاتێکەکەڵمان کردووە هیواداریم بتوانین کە حەزمان کردوەکو جیاوازیەک جیاواز بێت لە کارەکانی ساڵی پێشومان زۆر جێی سەرنجە کە لە یادمان نەچێت زۆر سپاسی کەناڵی کورسات بکەین بەڕاستی کە ئەم ساڵ وەکو هەمیشە لە خزمەتی ئونەرابوون ئەم ساڵیش هەموو با بڵێن ڕۆماڵی کارەکە و دەنگ و ڕنگ و هەموو شتێک سپۆنسەر بوون هیوادارین بە هەموو لامان بتوانین خزمەتێکی جوان بکەین و چالاکێکە بەسەر کۆتوی ئەنجام بین. گروپی موزیکی لۆر لە ساڵی 2008ەوە دامەزراوە و قاوەنی 14 ئەلبومە و زیاتر لە 6 ڤیدیۆ کلیپیان هەیە و تا ئێستاش زیاتر لە 50 کۆنسێرتیان ساز کردووە. ئێمە وەکو گروپی مۆزیکی لۆر ئەم ساڵ ئەچینە 14 ساڵی تەمەنی گروپەکەمانەوە هەر ساڵە و ئێمە دروشمێکمان هەبووە بۆ ساڵیادەکەمان بۆ ئەم ساڵ بە دروشمی پاراستن گەشە پێدان داهێنان لە ڕاستیە لە ڕووی پاراستنەوە ئێمە بەم ساڵەوە 14 ئەلبومی گروپەکەمان هەبوو کە هەر ئەلبومێک سەر و هەشت بۆنەوە تراکیت لە خۆی گرتووە کە سەرجەمیان گۆرانی فۆلکلۆر بوون ئێمە پاراستومانن وە گەشەمان پێداوە لە ڕووی مۆزیکەوە و لە ڕووی دەنگیشەوە ئەم قۆناغا باشاتین لەگەڵیا بۆ ئەم ساڵەمانە لەگەڵیا داهێنانی تازە بکەین لە ڕووی ئەو داهێنانەوەی کە ئەیکین پلانمان هەیە تێکەڵکردنێک لە کارەکانمان بۆ لەمە دووە بۆی بتوانین کە گەنجێک ڕابکێشین وا بکەین لە دوور نەکەوێتەوە لەو مۆزیکە کوردیی ئێمەکە هەمان ئێمە ناوەڕۆک خۆی ئەپارێزین بەڵام ئەکسسواراتێکی تازەتری بۆ ئەەکەین تا گەنجێکیش بێبەش نەبێ و وا بکەین لە جاتیەوەی گوێ لە هوەری دەرەوە بگرێت گوێ لە هوەرەکەی خۆی بگرێت ئەمە بۆ قۆناغی ئەم ساڵ ئیشمان لەسەر کردووە و ئێمە بۆ داهاتوو چەند گروپێکی تریشمان لە ناو گروپی لۆڕا دروست کردووە بۆ هەمان نەمەتی ئەو گۆڕانکاریانەی کە ئاماژەم پێکرد بۆ ئەم ساڵ کە تەبیعی وەکو ساڵانی ڕابردوو ئەلبومێکمان ئامادە کردووە کۆنسێرتێکمان ئامادە کردووە ڕێبڕگەیەکی ڕێزلێنانمان بۆ ئەو کەسایەتی ولایەن و دەستگانی کە هاوکارمان بوون ئامادە کردووە هەوڵین وەکو گروپی مۆزیکی لۆر درێژە بە خەباتەکەمان بین پاراستن لە ئەولەویەتمانە داهێنان گەشە پێدان و داهێنانیش کە قۆناغی داهاتوومانن لە ئیشکردنە ئەمانە هەمی ئەهێنین ئەیخینە چوارچێوەیەکەوە بۆ خزمەتکردنی هوەری کوردی کە بەداخەوە لە بارودۆخیەکەین نەک هوەر هەموو کایەکانی تری ژیان جۆرێک لە سەر لێ شێواوی تیا دروست بووە هاتنی تەوژمی کللتوری بێگانە و بەبێ بەرنامە و بێ فلتەر و بڵاوبوونەوەی لە ناو هەموو خێزانەکانە و لە ڕێی هەموو ئەپانی کە ئمڕۆ هەیە و بەداخەوە بەشێک لە ڕاگەیانەکانیش هۆکار و پشتیوانی ئەو هات تەوژمە خەتەرەن ئێمە ئەمانەی بەرگری بکەین چۆن پێشمەرگە بەرگری لە خاک ئەکات ئێمە ژۆک و هونەرمەند بەرگری لە هونەرەکەمان بکەین هەڵبەت بە پشتیوانی ئێوەمانان و بەتایبەت کەناڵی کورسات کە من لە پێرێژە ئەوم دووبارە کردەوە ئەگەر کورسات نەبووایە ڕەنگە گروپی لۆر پەیامەکەی زۆر نەگەشتایە بۆ جێگەیانی کە پێویست بوو چکە هەمیشە کورسات شان بەشانی ئێمە و ئێمە شان بەشانی ئەو خەمەمان هەڵگرتووە کە خەمی میلەتەکەیە ومێ دەکەین بۆ لەمو دوواش پێکەوە ئەم کارە هاوبەشانە بکەین و بتوانین قۆناغێکی تر گروپ و کەناڵ و موئەسەسات و هونەرەکەمان بەرینە پێشتەوە دەسمەل هەریری دەلبەر مردت کرد خومم بەسەر ئەگەر هەست دەکەی نەمرم
بمشيلا نسكي دلبر نسمع الهيري دلبر مردت كرت خو من بسر اگر هزا كين مرم بمشيلا نسكي